خۆشتان لێبێت وم کاتتان باش هاژ غەفورم لە ستۆدیۆی کوردستان 24 لەگەڵتانم ستۆدیۆی کراوەیە. ئەم جارش دەرگای پێشەنگای نێودەوڵەتی هەولێر کرایەوە بەسەر 20 وڵاتی گەورەی جیهانیە، چونکە ئەمڕۆ پێشەنگایەکی گەورە لێرەوە بەڕێواچێت، پێشەنگای ئەگرۆپاک و بۆ پلاستیک و خۆراک لە بواری کشت و کاڵی و پیشەسازی و خۆراک و پاکێجیندایە. ئەم پێشەنگە پێشەنگاکە هێندە گەورە و ناوازەیە کە ئەگەر بیت سەردانێکی بکەی ناتوانانی لە تەواوی ڕۆژەکەدا هەموو بەشەکانی بەسەر بکەیتەوە، چونکە 245 کۆمپانیا بەشدارن لەم بوارانەی کە باسم کرد. خۆراکە، پیشەسازی، کشت و کاڵ، پاکێجینە. جا ئەمانە هەمویان لە پایتەختی هەرێمی کوردستان چاویان بە یەکدی دەکەوێت. لێرە بەرهەمەکانیان نمایشەکەن. ئەم پێشانگایە هەشتمین جارەکە بکرێتەوە و لەسەر ئاستی عێراقا، بەڵام لە هەولێری پایتەخت نمایش کراوە. ئەمڕۆ ئێمە وەکو کوردستان 24 سپۆنسەری میدیایی یەکەین، تەواوی بابەتەکانی بۆیەوە خینە ڕوو و ئەو کۆمپانیانە بەسەرەکەینەوە کە لە ناوچەکانی عێراق و هەرێمی کوردستانە بەرهەمەکانیان ئامادەکەن و تەنانەت ئەینێرنە دەرەوە و هەروەها ئەو کۆمپانیانەش کە دێنە ناو هەرێمی کوردستانەوە لە وڵاتی چین، ئیمارات، تورکیا، ئێران، هندستان و چەندین وڵاتی دیکەوە هاتوون لە ناو عێراقدا بەرهەمەکانیان بە کواڵێتێکی باش نمایشەکەن. یەکەم میوانم کە پێم خۆشە قسەی لەگەڵکەم بەڕێز زانیار خەلیلە کە بەڕێزیان بەڕێوەبەری کارگێڕی کۆمپانیایەکی گەورن لە بواری ڕیسایکلینە. هەرێمی کوردستان و عێراقیش دوجار هەموو جیهانیش ئێستا کار لەسەر ئەوە کات کە ڕیسایکلین هەبێت، واتە ئەو بەرهەمانەی کە هەیە ئەو پلاستیکە زۆرەی کە لە ناو ژینگەدا جارێکی دیکە ڕیسایکلین بکرێتەوە بەکاربێنرێتەوە. بۆیە مەبەستمە ئەمڕۆ لەگەڵ کاکدەستگار باسی ئەو بەرهەمە بکەم و لە عێراقدا چۆن کارەکەن. بەخێراتی کاک زانیار، بەخێر بێت باشن. بەشداریکردنتان لە ناو ئەم پێشانگایە هەموو ساڵێک بەردەوام بۆ یاخودەمە یەکەم جارە بەشدار بن. ئەمە یەکەم ساڵە ئەم معرزەیە کە بەشدارە بین. ساڵانی ڕابردوو وەکو سەردانیکار هاتوینە بە بەردەوام سەردانیمان کردووە، بەڵام پێش بە زەرورمان زانی کە ئەم ساڵەکە ئێمە وەکو بەشدارێک کە بین لە ئەرکی خۆمانەکە بەشدار بین وەکو کۆمپانیایەکەوە لەم بوارەیە کار دەکات. یەکەم ساڵمەکە بەشدار بووین، بەڵام لە معرزەکانی دیکە بەشدار بینە لە شارەکانی دیکە. بۆ نمونە لە شاری کەرکووکە لە بەغدایە شارەکەمان کرد، بەڵام لێرە یەکەم ساڵمانە ئینشاڵڵا بەردەوامیشە بین. ئینشاڵڵا باسێکی کۆمپانیاکەتان کە لە چ بوارێکدایە و بەرهەمانەی کە ئێوە هەتانە چۆن ئەتوانرێت سوود بگەێنێ بە بواری کشت و کاڵ و بەگشتی خۆراک لەسەر ئاستی عێراقدا. بەڵێ ئێمە وەکو کۆمپانیای دەلۆ گروپ پێکاتۆ لە نۆ کۆمپانیایە. یەکێ لە کۆمپانیەکەمان اختصاصی بواری پلاستیکە. لەو کۆمپانیەکەوە هەمانە لە اختصاصی بواری پلاستیکە کار دەکات. بەشێکی نوێی کردوتە لەم ساڵانەی کۆتایە کە لە بواری پلاستیکی ریسایکلینە کار ئەەکەین. سەرەتای لە ساڵی 2010 دەستمان کرد بەکارکردن لە بواری پلاستیکە. لە 2010 کە دەستمان پێی کرد لە بواری دروستکردنی ئەمپولات و قەباغی بڵی ئاوا دروستمان کرد. ئیتر بڵی ئاوا یاخود مەشروباتی غازیە یاخود بۆ عەسایرێکی دیکە بەکاردێت، بۆ هەم شلەمەنەکانە بەکارەهات. اختصاصەکەمە پێوترێ PET ئەمپول، واتە ئەوە بابەتانێکەوە بەکاردێ کە فود گرێدە و لەکار بەکار هاوردنێکی سەحی هەیە لەبەری ماوەدی ئۆرجینال بەکارەهێنین. لەم ساڵانەی ئەخیرا خواستی ریسایکلینگ هاتەوەتە ناو بازارەکە و کەوا شتێکی زۆر زەرورە بۆ یارمەتیدانی بواری ژینگەی شارەکەمان و وڵاتەکەمان کەوا بتوانین یارمەتی بدەین لە بواری ریسایکلینە کارکەین. زۆر بە زەرورمان زانێ لە کۆمپانیەکەمانە کە ئێمە پلانێکی وامان هەبێ هاوکاری وڵاتەکەی خۆمان بین لەگەڵ ژینگەکەیە لە دروستکردنی خطوتی ئینتاجی تازە کەوا لەو کارە بتوانێت ئیشی ریسایکلینگ بکەین. هەر لەسەر ئەو کارە ئێمە هەستین خەتماندانە دەستمان کرد بە بەکار هاوردنی پلاستیکی ریسایکلدن لەکێ لە بابەتەکانمانە لە هەموو بابەتەکانان نیە. ئینشاڵڵا لە پلانی داهاتوە ڕڵین کە هەموو بابەتەکان بادەین. کاک زانیار ئەو بەرهەمەی کە ئێوە ئێستا هەتانە هەڵبەت پێویستی بە موادێکی خاوە، ئەویش ئەو پلاستیکە بەکار هاتووەیە کە لە ناو ژینگەدا هەیە. ئێوە چۆن ئەمە بەدەستێنن؟ ئەوە تەواوی پێداویستیەکان پڕەکاتەوە یاخودنا؟ بەداخەوە ئەوەی کەوا ئێمە پلانەکەمان هەیە کەم جاوتم باسم کرد، پلانێکمان هەیە کەوا ئێمە ماوەدەکان کۆکەینەوە لە ژینگەیە. دوجار بە چەند پرۆسەسێکی تایبەت یاڕەتە بێکەوە خاوێنێکینەوە بێتەوە بتوانین کێمە بەکاری بێنینەوە. بەداخەوە ئەوەی کەوا بەدەستمان ئەکەوێت بەشی بەکار هاوردنەکە ناکە لە ئاسی داواکاری نییە. فعلێرە ئێمە چیمان بۆ دروستە بێت؟ کورتیمان بۆ دروستە بێت. ئەم مەوادە کە بەکار دێتە کە ئێمە ڕایە کێشینەوە لە ژینگەیە ئەتوانن با بڵێن لە 150 بۆ 160 ئەتوانین دروستی کەینەوە
بۆ مەوادێکی کەوا ئامادە بێ بەکار بێتەوە وەکو فود گرێدێک بتوانین بەکاری بێنەوە باقێکی ئەبێتە خەسائر وتر بەکار نایێتەوە ناتوانین بەکاری بێنەوە چونکی لە مەراحلی خاوێنکردنەکەیە و ئیتر کیمیکەڵ وەشمان هەیە شۆرینمان هەیە بە سادی و بە گەرمی بە مەراحلانی ڕەتەبێ بە چەند جارێکە ئەو ماوادانە تەلەفە بێت ناتوانین بەکاری بێنین ئێمە تەنها ئەو ماوادانی کەوا 100% شایانی ئەوەیە بەکار بێتەوە لەبەر ئەوەی ئێمە سەلامەتی بەر لەوەی کە سوودەکەی هەبێ سەلامەتیەکەمان لەوەی کە باوادێکی وا بکەین تا ئێستاش خەڵک بەگومانە لەوەی کە بەرهەمێک ببینێ یاخود پێداویستیەک ببینێت کە خۆراکەکەی تێ بکات پێی بوتری ئەمە ڕیسایکلینە لە بەرەوەی گومانی هەیە لەوەی بە شێوەیەکی باش ئەم پلاستیکە جارێکی دیکە بەکار هاتبێتەوە یاخود دڵنیایی نەبێت لەسەری بۆچی ئەم کللتورە لە ناو خەڵکی ئەمە هەیە بۆچی باوەڕی بە ئەو بەرهەمە ریسایکل کراوانە نییە پرسیارەکە زۆر جوانە دەستە خۆش بێ بەڕاستی ئێمە پێویستمان بەو بابەتە هەیەکەوە خەڵکەکان کە پرسیارەکەن لە کەسانی خاوەن ئەزمون و لەم کارە کاریان کردبێت کە بتوانن وڵامێکی دروست وەربگرن ئێمە بیرمان نەچێت لە خودی مەوادە پلاستیکەکەی کە لە سەرەتەیە دروست کراوە لەسەری نووسراوە ئامادەیە بۆ ریسایکلکردن واتە ئەم مادەی لە سەرەتایە کە دروست کراوە پلانی ئەوە هەیە کە قابل هەیە بۆ ریسایکلکردنەوە نووسراوە کەمە قابلە بۆ ریسایکلکردن ئێمە لە بواری PET باسەکەین PET واتە ئەو بابەتێکەوە لە مەشروباتی بڵی ئاو و مەشروباتی غازیان عسایرەکانە دروست ئەکرێت بابەتی دیکە زۆر هەیە لە پلاستیکا بەڵام من ئەلو بابەتێکەوە کۆمپانیای ئێمە کاری تێکات ئەلە بە کۆمپانی کێمەکاری تێکات بڵێ ئێمە ماوەدەکە لە سەرەتا بە ئۆرجینەڵ مەدریالەکەی کە نووسراوە ئەمە ریسایکل بڵە واتە منەتۆم ریسایکڵی کەمەوە فواتە ئەم پلانە لە ئەسڵا لە ئەساسە دامەزراندراوە بۆچی لەبەرەوەی کە ماوادێک دروست دەکەین ماوادێ بەکار ئەهێنین کە بتوانین دوجار لە ژینکە دەریکەینەوە زەرری لەسەر ژینگە کەمکەینەوە بەڵێ ئێمە کارەکانمان بە مجموعەیە پرۆسێس هەڕەت ئەبێت کەوای لێ کردو لە کاتایی کارەکەیە لە کۆتای پرۆسسەکەیە قابلی ئەوە بێ دووبارە بەکار بێتەوە بەڵام تەنها ئێمە پێویستمان بەوەی کەوا لە ڕووی ئیعلامەوە یاخود لە ڕووی ڕۆشنبیریکردنی خەڵکەکەەوە تۆزێت تەرکیزێکی زیادکەینە سەرێەوەکەوە بەکاری بێنن کاکە ئێمە بۆچی ئەم شتە ئەەکەین سوودێکمان هەیە ڕەنگە هەنەشێت بێ لە لای خەڵکانە زۆر ڕوون نەبێ حەزەکەم جەختێ بکەمە سەر ئەو بابەتەیە مەوادی ریسایکل بۆ شەریکاتی ئاو یاخود بۆ شەریکاتی دروستکردی پلاستیک کۆستی زۆرترە لەبەری ئەم مادە لە ئەسڵا کراوە ریسایکل کراوە دووبارە هاتۆ کۆستێکی دیکە کراوەتەوە سەری ئەنجا دووبارە بەکارهێنینەوە بەڵام لە هەنێ وڵاتەکان ئەمە بۆتە ئیلزامی قانونە یاسایە ئەبێ لە سەری بچیت بەڵام لە شاری ئێمە هەتای سەمشتە نەبووتە یاسا بەڵام وەکو کۆمپانی ئێمە دەستمان پێش خستۆ لەم کارێکارمان کردووە کە بەردەوام بن بەڕێز زانیار زۆر سپاس بەڕێوەبەری کارگەڕیەکێک لە کۆمپانیەکانی ریسایکلین لە کەرکووکی خۆشەویستەوە لە پێشنگاکە بەشدارن سوپاس دەستان خۆش بە سپاس بۆ کاتیەوە زۆر سپاس لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24ەوە لەگەڵتانە بین تەواوی پێشنگاکە بۆ ئێوە ڕووماڵەکەین لە هەر بوارێکدا کە لێرە لە وڵاتانی جیاوازەوە هاتوون ئێمە زانیاریتانەینێ و باسی ئەو بەرهەماناکەین کە لە ناو پێشنگاکەدا سپاس کە بینەر و بیسەر بوون.